بەهێزی یانەکان تەنها لە خولەناوخۆییەکانی وڵاتەکانیان بەدیار ناکەوێت بەڵکو خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپا تاقیکردنەوەیەکی گونجاوە بۆ ئەو یانانەی کە خۆیان بە پادشایی وڵاتەکانیان دەزات. ناجێگیری ئاستی یانەکان لە خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپادا وای کردووە هاندەرەکانیشان لە کوردستان بکەونە گومان و دوودڵیەوە. بەریەکەوتنی شێوازە جەجەکانی تۆپپێ لە خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپادا وا دەکات شێوازێک ببێتە پاڵەوانی ئەوروپا. خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپا و قۆناغی شانزەی ئەو خولە بە دیاریکراوی تەوەری سەرەکی ئەم هەفتەی بەرنامەی ئینسپۆر دەبێت. ئێوەش دەتوانن ڕاستەوخۆ بەشداری لە بەرنامەکەدا بکەن و لەگەڵ میوانانی بەرنامە شرۆڤەی ئەم بابەتە دەکەن. هەر لەم بەرنامەیەدا ئاشنا دەبن بە ژیانی یاریزانێک و کەسایەتێکی دیار بەسەر دەکەینەوە و چەند پرسیارێکی وەرزشی ئاراستە دەکەین. ئینسپۆر شەوی هەینی کاتژمێر 7:05 خولێت.